خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ و جارێکی کەش خۆشحاڵم کە لێرە بە خزمەت مامۆستایانی بەڕێز، برایانی خۆشەویست و خوشکانی ئازیز دەگەینەوە و لە خوای گەورە داواکارم ئێوەی بەڕێز و خۆشەویست و خانەوادە و دۆست و خۆشەویستانتان یاخوا سەرفراز بن یاخوا بەختەوەر بن. ئایا ئێمە چۆن دەتوانین کار و پرۆژەی ئیسلامی بە شێوەیەکی گشتی فراوانتر بکەین و گەشەدارتری بکەین و بەرەو پێشتری ببین؟ ئەم پێم وایە ئەگەر لەوە دەست پێ بکەین کە ئێمە لە بەرامبەر ئەم خەڵک و کۆمەڵگایەدا دەتوانین بڵێن بیکەین بە سێ بازنە. بازنەی یەکەمیان کە خۆمانین بە وەک ئەندامانی کۆمەڵی ئیسلامی، لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی، دۆست و خۆشەویستانی کۆمەڵی ئیسلامی، ئەوەی تریشیان ئەو خەڵک و جەماوەرە بەگشتی بازنەیەکی تر بێ کە چۆن مامەڵە لەگەڵ بکەین و چۆن هەوڵ دەین ئەوانیش پاڵپشت بن و چۆن دەتوانین بشیانکەین بە خاوەنی ئەم پرۆژەیە و پاشانیش مامەڵەیەکی تر لەگەڵ بۆ چوونە ئەلمانیەکان و ئەحزابی ئەلمانی و بگرەسەرانی ئەحزابی ئەلمانی و ڕۆشنبیر و کەسە چالەکەکانی ئەحزابی ئەلمانی چۆن مامەڵە لەگەڵ بکەین؟ ئێمە ئەوەی یەک بازنەی یەکەمیان ئێمە دەبێت یەکەم حەقیقەت ئەوەیە بیزانین ئەم دەستکەوت و ئەو سەروەریانەی کە ئێستا پێگەیشتوین وەکو کۆمەڵی ئیسلامی و ئەو متمانەیە کە کۆمەڵی ئیسلامی لە ناو خەڵک و زەماوەردا هەیەی و ئەو قورسایی کە بۆ پەیدا بووە، ئەوە تەنها ئەو کەسانە نییە کە ئێستا لە کاردان و خزمەت دەکەین. ئەوە حەقیقەتێکی گەورەیە، بەڵکو ئەو دەستکەوت و ئەو سەروەریانەی کە ئێستا ئێمە سوپاس بۆ خوا شانازی پێوە دەکەین، ئەوە مێژووی دەگەڕێتەوە بۆ ساڵانی هەشتاکان، دەگەڕێتەوە بۆ ئەوانش، ئەنی چاکە و فەزلەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوانش کە ئەو کاتێ بەردی بناغی ئەو کاروانیان داناوە. یعنی ئەم کاروانە ئەوە لە هیچ خۆڕایی ئێستا نەگەیشتوە دەستی ئەو خەڵکە. خەڵکێکی ئاوا ئێستا هەیە مەسەلەن نەماوە بەر ڕەحمەتی خوای چووە، هەیە شەهید بووە، هەیە ئێستا مەسەلەن ڕەنگە بەسەر جێگە کەوت بێ، بەڵام ئەوانە بەردی بناغی ئەم کاروانە بوون، بەردێکی ساغیان داناوە لە بناغی ئەم کاروانە، بۆیە دامەزدا و قایمە و تەمەشا دەکەی ئەم لا ئەولا ناکە هەرچەند دیواری کێ لەسەر بکە و قورسایی زیاتی بکێتە سەرێ. جا ئێمە دەبێت ئەوە بزانین بەڕاستی ئەم کاروانە تەنها ئێمە نین کە ئاوا لەخوا بەزە بەرەو پێشمان بردووە و گەشەمان پێ کردووە، هەموو ئەوانن کە بەشداریان تێدا کردووە. ئەوەی کە شەهیدێکی داوە، ئەوەی کە دوو شەهیدی داوە بنە ماڵەمان هەیە سێ شەهیدی داوە بنە ماڵە هەیە، چۆن خاوەن نییە؟ چۆن ئەویش چاکە و فەزلی ئەم کاروانی پێ نابڕێ؟ کاتێک کە باسی فراوانکردنی ئەم پرۆژەی دەکەین، باسی گەشە پێکردنی زیاتری دەکەین، دەبێت لەمەوە دەست پێ بکەین ئەم خەڵکی بە خاوەن بزانی. ئەمانە بەو شێوەیە بە خاوەن دەزانرێن کە ئێمە ڕێزیان بگرین. کاتێک بە خاوەنی دەزانی کە تو گوێی لێ بگری، کاتێک بە خاوەنی دەزانی کە ڕاو بۆ چوونی بە هەندوەر بگری وفعلا لە ناخۆ بە خاوەنی بزانی، تەنها مزامەلەی قسەکردن بەجیس نەبێ،
ئەو کاتەی تەماشا دەکەی هەموو ئەوانە ئەگەر یەکێک نیگەرانێکیشی هەبێ ئەگەر یەکێک گلێشیشی هەبێ ئەم پێم وایە کاتێک ئێمە ئاوا مامەڵ لەگەڵ ئەم خوشک و برایانە دەکەین کە لەو قۆناغانەی ڕابردوودا ئاوا ینی لە قەرزەکەی دابوون و خەباتیان کردووە و قوربانیان داوە دڵنیاتان دەکەمەوە دەبنە خاوەن وەک ئێمە ئاوا گەرم و گوڕ دەست بە کاروانەکەیەوە دەگرن وەکو باسم کرد باشترین چاکەش لەگەڵ ئەوانە ئەوەیە کە ئێمە ئەو ڕێگە ون نەکەین ئەم ڕێگە ڕاست و ڕوون نەکەین وە لێیان نەدەین ئەو کاتەی ئەمەش هەنگاوێکی کێ بۆ دڵخۆشکردنی ئەوانەی کە لە ڕابردوودا خەباتیان کردووە و خزمەتیان کردووە دڵسۆزیان نواندووە بڵێن ئۆ خەیرە خوا بەزیاد بێ ئەوە ڕێگاکە هەر بەردەوامە و هەر ئاوەدانە و لەسەر ڕێ ڕاست و دروستەکە دەڕوا دووەم بازنە ئەم خەڵکو جەماوەرە ئێمە دەبێ بەڕاستی بەرامبەر بەم خەڵکو جەماوەرە کراوەتر بین پرۆژەی ئیسلامی ئەم شەریعەت و بەرنامەیە تەنها بۆ تاقمێک و بۆ حیزبێک و بۆ تەوژمێک نەهاتووە بەڵێ ئێمە هەوڵ دەدەین کە ئێمە ئەم وەسیلەیە بین کە ئەم شەریعەت و بەرنامە بگەین بە خەڵک بەڵام شەریعەت و بەرنامەکە ئی هەموو لایەکە ئی هەر کەسێکە کە بە ئی خۆی بزانێ خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ سەڵ سەمی خوارە سەرمێ ئەها کاتێک کە خیتاب بۆ خەڵکەکەیە بەڵام بە پێغەمبەر دەفەرمێ ینی بۆ خەڵکەکەیە کە ئەم پێغەمبەرە بەچی بۆ خەڵکە هاتووە دەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين واتە ئەمە بۆ خەڵکە ها ئەن ڕاستم شەریعەت و بەرنامەی هەر کەس دەستی پێوە بگرێ ڕەحمەتە بەرەکەتە مایەی سەربەرزی و کەرامەت و عزەتە بەڵام لە هەمان کاتدا ئەوە کە بۆ خۆت پێوە پابەندی و دەست پێوە گرتم سەر پێی بەرزە و پێی بەختەوەری کاکە بۆ ئەو خەڵکە شەکەت و بیگەینی هەر بۆ خۆت نییە ئەی محەممەدەوە هەر تەنیا بۆ خۆت نیکە بۆ خۆت پێی بەحەسەیەوە و پێی سەربەرز بی و پێی بەختەوەر بی نا وما أرسلناك إلا رحمة للعالمين بۆ هەموو خەڵکە کەواتە ئێمە چۆن وا بکەین ئەم پەیامە ئەم شەریعەتەکە خوا ناردوێتی بۆ هەموو خەڵک پێی بەختەوەر بێ چۆن پێی بگا دەبێ ئێمە بەڕاستی لەم ڕۆوە لە بەرامبەر خەڵکدا کراوە بین ئەم پرۆژەیە بە خەڵکیش بزانین ئەمەش لە تەنها بە قسە ڕوون نابێتەوە ئەوە دەبێت بەڕاستی بە هەڵوێست و بە کردەوە بە مامەڵە لەگەڵ خەڵک دەری خینکە کاکە ئێمە تەنها وەسیلەیەکین دەمانەیە ئەم پەیامە شەریعەتە بگا لە ئێوە خاوەنتر نین و ڕەنگە ئێمە لە ئێوەش دەسۆزتر نەبین بۆ ئەم شەریعەت و بەرنامەیە و مەرجنی ئێمە لە ئێوە لە خوا نزیکتر بین و هیچ تایبەتمەندێکیش نییە کاکە ئەم قورئانە و ئەم فەرموودی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەر بێ حەسر لەسەر ئێمە هی ئێمەیە وڵای کاکە هەر کەسێکە بێ پێی و پابەند بێ و پێی بەڕێوە بچێ و لە ژانی خۆی جێبەجێکە و ئەو کەسە زیاتر لە خوا نزیکە و ئەو کەسە زیاتر دڵسۆزی ئەم شەریعەت و بەرنامەیە و ئەو کەسە زیاتر لەسەر ڕێی پێغەمبەریە صلی الله علیه و سلم بەناو نییە واتە هەر کەسێکە گە ناوی ئیسلامی لە خۆ ناو ئەمە حزبێکی ئیسلامی ئەمە حەرەکەتێکی ئیسلامی ئەمە جەماعەتێکی ئیسلامیە هەر بەوەندە پێمان وابێ بەڕێی خۆمان لە ئاوێدەرێ ناوە و ئێمە بەفری بێ پەڵەینەوە تەبان ئێمە پیاوی زۆر چاک و ساڵحین و تاکە کەسی کە لەسەر ڕێی پێغەمبەری بین وانییە بەوەی نابی تاکە کەس لەسەر ڕێی پێغەمبەری و بەوەش نابی بە شوێن کەوتی پێغەمبەری صلی الله علیه و سلم بێ ئەگەر هەڵوێست و کردەوەکانمان هەنگاوەکانمان فعلەن لەسەر ڕێی پێغەمبەری نەبێ صلی الله علیه و سلم بێ بۆیە ئێمە دەبێ بەڕاستی لەم ڕۆوە زیاتر بەڕووی خەڵکدا کراوە بین و زیاتر ڕوومان لە خەڵک بێ و هەوڵ دەین بەکردەوەمان بە هەڵوێستمان زیاتر خەڵک بەختەوەرکەین و دڵخۆشیان کەین و ئەوانش بە خەوانین پرۆژەیە بزانین وەڵای کاکە ئەوە هەر نەک ببەخسە دەبێ یەک لە بارە خۆمان هەر کامێکمان دەبێ زۆر دڵخۆش بین بەوەی کە کەسێک ئەمڕۆکە نەیاری ئەم شەریعەت و بەرنامەیە تەبان زۆر دڵخۆش بین و ئاواتە خواز بین و دوعای خەیر بکەین کە خوا هیدایەتی بداتەبەن لە ئێمە چاکتر پابەند بێ بەم شەریعەتەوە و دەستی پێوە بگری باوەشی پێدا بکە زۆر دڵخۆش بین دەبێ پێی
و دەبێت زۆر ینی ئومێد بخوازین ئاواتمان ئەوە بێ نەک جاری وایە بە هەڵا ئێمە بە مامەڵەی هەڵا بە هەڵوێستێکی ناڕێک نادروست دەبینم مایەوە کە خەڵکێک زیاتر دوورکەوێتەوە خەڵکێک زیاتر خوا نەخواستە ئەم شەریعەت و بەرنامەی لە بەرچاو بکەوێ و بەڵێ کاکە جا ئەگەر نوێنەرەکانی ئەم شەریعەت و بەرنامەی ئاوا بێ بەخوا ئەم شەریعەت و بەرنامەی زۆر دواکەوتووە هیچی پێی نییە بۆ خەڵکی کۆمەلگایە بۆ ینی لە ڕووی مامەڵەوە لە ڕووی هەڵسوکەوتەوە لە ڕووی دڵسۆزی و خەمخۆری بۆ ئەم خەڵکی میلەتە خەڵکیش بەڕاستی فەقیرە خەڵک هەژارە خەڵکێکی خەڵک بێ ئاگایە ئێمە بەرپرسیارین لەوەی کە مامەڵەیەکی ڕاست و دروست و دڵسۆزانە و خەمخۆرانە بکەین ئەم لەگە نمونەیەک باس کەم لەوەی کە ئەو 4 ساڵی ڕابردوو کە بەڕاستی بێزگە لە ئیخلاس و دڵسۆزی خوای تەعالی بە هەموو لایەک من ببەخشێ ئینشاءالله ئینسان دەبێت دڵسۆز بێ ئیخلاس بێ مخلیص بێ تەمەن ئەو کە بینیم خەڵک زۆر بە دووشت دڵی خۆشە و پێشم وایە بەڕاستی هەر کاتێک ئێمە ئەم دوو مەرجەمان لە خۆمان داهێنادی خەڵک دڵی پێت خۆش دەبێ و خەڵک دەستخۆشی لێ دەکا و خەڵک دەڵێ ڕەحمەت لەو بەرنامەیە کە ئەو کەسێک پەروەردە کردووە کە ئەگەر ئێمە وابین لە پێش خەڵکی کەمان داوەتەوە کە خەڵک ئەمەیان نییە کە ئەوی بەڕاستی من بینی بم مەگەر چۆن لە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەم دوو خاڵەم نەبینیوە یەکەمیان خەمخۆری دڵسۆزی بۆ خەڵک لە ناخی خۆتدا کاتێک کە لەگەڵ خەڵک مامەڵە دەکەی تێکەڵ بە خەڵک دەبی و کاروباری خەڵک بەڕێوە دەبەی دڵسۆزیان بە خەمخۆریان بە ناڕحەت بە و بەڕاستی خەفەتبار بە کاتێک هاوڵاتیەکی هەژاری فەقیری ئەم وڵاتە دەبینی پێت ناخۆش بێ و ناڕحەت بە بەڕاستی جەرگت ژانێ بکە کاتێک هاوڵاتیش ئەم وڵاتە بە ستەملێکراوی دەبینی پێت ناخۆش بێ ئەگەر نەتوانی ستەمی لەسەر لا بەی ناڕحەت و خەفەتی بۆ بخۆی بەرپرسانی ئەم وڵاتە یەکێک لە مشتەکان ئەوەیە باکیان نییە خەڵک هەژار بێ باشی نییە خەڵک فەقیر بێ خەڵک دەربەدەر بێ خەڵک نان نەبێ بخوات ستەمی لێکرا بێ بەناحەق بگیرێ بە چەند ساڵ ستەمی لێ بکرێ و زیندانی بکرێ باکی نییە ینی خەمی نییە کاکە بەرپرسێکی هاتوو ئاوا کاروباری خەڵک بەڕێوە دەبێ وڵات بەم شێوە بەڕێوە دەبێ بەڕێوە دەچێ ینی بەرپرس ئاوا مامەڵەگەی خەڵک بکە دووەم مەرجی دووەم بێفەرقی لەگە خەڵک بێفەرق بن لەگە خەڵکی قەت ئەو لێک مەدەنەوە کە ئەوە ئەندامی کۆمەڵی ئیسلامی و ئەو ئەندام نییە کاتێک کە بەرپرسیار بی کاتێک بەرپرسی خەڵک بی کاتێک بابەتێک دێتە پێشەوە کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە بێفەرق بن ئەگەر بۆتان کرا خەڵکی غەیرە کۆمەڵی ئیسلامی و پێشخەی باشتریشە بۆی کە چاکتر دڵنیاکەوە کە ئەتوو جیاوازی ناکرێت نێوان ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی و ئەندامێکی پارتی یان یەکێتی یا گۆڕان یا حزبی شوعی و حتا یان مەسەلەن کابرایەکی موسڵمان و مەسیحی و یەزیدیەکیش ئینسانی بەرپرس لە ڕایکردنی کاروباری خەڵک نابێ ئەم جیاوازیانە بکە دەبێت بێفەرق دادگەرانە بەڕێکوپێکی بە یەک چاو تەماشایان بکە دەمێت تو سەرەوەی کە چێ حەقە و چێ ناحەقە ئەو کاتەی کە ئەگەر ئەندامێکی دڵسۆزی خۆت ناحەق بوو بەکاکرێت ناحەقی ڕاوەستە کەسێک کە لەوانەیە لە فکردا لە مامەڵەدا نەیاریشت بێ کاتێک کە حەقی بە کاکە ڕاستەکەیت و حەقتە کاری ئیسلامی پرۆژەی ئیسلامی ئاوا پێش دەکەوێت حەز دەکەم بیزانن بەخوا ئەگەر بتەوێت خزمەتی خەڵک بکەی و ئەم پرۆژەی فراوان بێ و گەورە بێ و بتانێت خەڵکی زیاتر باوەش پێدا بکە و پشتیوانی پشتگیری زیاتری بۆ پەیداکەی ئاوا خزمەت بکە دڵسۆز و خەمخۆری خەڵک بە و جیاوازی و فەرق لە نێوان خەڵک مەکە لە کاتی ڕایکردن و کاروبار لە کاتی بینی پەیوەندی شەخسیەکاندا و پەیوەندی کۆمەڵایەتیدا ئەوە ئەتوو ئازادی چێت خۆش دەوێ و زیاتر لە چێ نزیکی و سەردان و مامەڵە لەگەر چێ و ئازادی بەڵام لە کاتی ڕایکردن و سەرپەرشتیکردنی کاروباری خەڵک دەبێت بەرپرس
ڕاستی بێفەرق بێ بێجیاوازی